سەباسەکەین لەسەر هەواڵە کوردیەکان و هەواڵە هونەرەکان پشکی سەرکی پرۆگرامەکان قسەباسەکەم لەسەرێکێک لەو کورتە فیلمانەی کە لە ماوەی ڕابردووە بەرەمهاتووە فیلمی ڕاڕەوێ کە ئەم فیلمە کارنامەی دەرچوونی دەرهێنەر هەردە سەمیرە. فیلمەکە لە چیرۆکێکی ڕاستی وەرگیراوە باس لە دایکێکەکە کە دوو کوڕی هەیە هەڵبژاردەی ئەم دایکە بۆ یەکێک لە کوڕەکانی کە بمێنێتەوە یەکێکیشیان لە سێدارە بدرێت. چیرۆکەکە ئالێرەوە سەرچاوی گرتووە. ڕاڕەوێک دیارە وەک ئاماژەم پێکرد ئەوە ئەزمموی هەردە سەمیرە ئەزمموی خوێندنێتی لە ماوەی 4 ساڵی خوێندنی لە سینەمایە و ئەم فیلمی کە بەرەمی هێناوە لە ئێستاە وەک فیلمێک وەک کورتە فیلمێک بەشداری فستیڤالەکانی پێکەوە لە ئێستادا ئاماژە بەواکرێت کە فیلمی ڕاڕەوێک دەچێتە پێشبڕکەی فستیڤاڵی فیلمی ڕۆما. فیلمی ڕۆمایچێکە لە فستیڤالە گەورە جیهانەکانی بواری سینەما. ئەمە لە ساڵی 2006 فستیڤالە بەردەوامی هەیە کە لە ئیتالیا سازەکرێت لە شاری ڕۆماوە لەوێ لە سەرانسەری جیهانەوە فیلمەکان بەشداریەکەن تا بتوانن کێبڕکێ بکەن لە سەر بەدەستێنانی خەڵاتەکان بە خوشحاڵیەوە ساڵانە فیلمە کوردیەکانی شتێدا بەشداریەکەن کە مای خۆشحاڵیە هەوڵدانەکان یان ئەو هەوڵانەی کە بە تایبەت لەلایەن ئەم لاوانەوە کە لە ئێستاە سینەما دەخوێن و تاواکردنی سینەماوە هێشتنەوەیان لە نێو بۆشایی کارکردنی سینەمای کوردیا و هەروەها پەرەپێدانی فیلمی کوردی بابەتێکی گرنگە بە هیوای لە داهاتوە بتوانن کاری باشتر لەسەر بەرەمێنانی فیلمی کوردی بکەن. فیلمی کوردی ڕاڕێک دەچێتە پێشبڕکێی فستیڤاڵی نێودەوڵەتی خەڵاتی فیلمی ڕۆما. فیلمەکە لە دەرهێنانی دەرهێنەری لاو هەردە سەمیرە و لە پاش بە فەرمی وەرگرتنی لا فستیڤاڵی های کاترەس بۆ فیلم و ڤیدیۆ لە سلۆڤاکیا ئەمجارە گاتە ڕۆمای ئیتالیا و لە فستیڤاڵی نێودەوڵەتی خەڵاتی فیلمی ڕۆما وەرەگیرێت. هاوکات ڕاستەوخۆ دەچێتە کێبڕشەی کورتە فیلمی درامیەوە. بڕیاروایە لە 5 سی 2022 فستیڤالەکە بەڕێوە بچێت و لە هەمان کادا پێشبینیەکرێت لە داهاتووشی نزیکدا لە چەند فستیڤالێکی تری نێودەوڵەتی بۆ فیلم بەشدار بێت کە ئەمیش لە ڕێگای وێنەر نەیجنسیەوە کاری بڵاوکردن و گاندنی با فستیڤالە نێودەوڵەتیەکان بۆ ئەنجامەدرێت. فیلمەکە لە چیرۆکێکی ڕاستەقینی سەردەمی ڕژێمی بەعسە وەرگیرا و ژیانی ئیبراهیم خەیار ڕۆڵی سەرەکیە گەڕێت و تایدا باس لە خێزانێکی کورد دەکرێت کە سەر پشک دەکرێن لە نێوان ژیان و مردنی دوو کوڕەکەیاندا کا بەهۆی ئەنجامدانی چارەکیەکانی ئەو سەردەمە کە لە دژی ڕژێمی بەعس ئەنجامیاندا و دەستگیر کراوە.